بەڕێوەبەتی هاتسۆی کەرکووک ڕایدەگەیەنێت لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 187 ڕووداوی هاتسۆ لە کەرکووک ڕوویانداوە و ئەو ڕووداوانە ژیان لە دەستدان و برینداربوونی دەیان هاوڵاتی لێکەوتوتەوە. زۆرترین ڕووداو کە لە یەکی یەکەوە تا 26 تۆمانمان کردبێ پێکدادان 159 پێکدادان، ڕووداو 187، شێلان 8، وەرگەڕان 20. لە کۆی ئەم ڕووداوانە 19 کەس مردووە، بریندار 107 بریندارمان هەیە. ئەمانە هەمووی هۆکاری سەرەکی بەکارهێنانی مۆبایل و پابەندنەبوونیان بە ڕێنمایی هاتوچۆوە. لەگەڵ ئەوەش ئێمە بەرنامەی تایبەتمان هەیە لەگەڵ ئەلامی خۆمانە وشارکردنەوەی هاوڵاتی زۆر دەورەمان بینیوە، چەند مۆتەمەرمان کردووە، تقریبەن لەم ساڵی 25 هینمان کردووە کۆبوونەوە لەگەڵ مجتەمع ناو شاری هاوڵاتیانی جیاجا، شۆفێران بەجیا، مەکتەبەکان بەجیا، جامیعەت چوونە. بە بۆچوونی بەڕێوەبەری هاتسووی ناو شاری کەرکووکیش خراپی ڕێگاوبانەکانی کەرکووک هۆکارێک بووە بۆ ڕووداوەکان و پێشی وایە پێویستە بەشێک لە ڕێگاوبانەکانی ناو شار نۆژان بکرێنەوە. دیارە نەبوونی کامێرەی چاودێری ئەوە هۆکارێکی گرنگە بەنسبەت ڕووداوەکانی هاتووە، هەروەها چاکردن و نۆژەنکردنەوەی هەندێک شەقامی کەرکووک کە بە شێوەیەکی بەرچاو خراپ بوون، بە تایبەت دەواازەکانی شار، هەروەها زیادکردنی میلاکی پۆلیسی هاتووە بۆی لە هەموو یەکتر بڕەکان و لە هەموو شۆسەکان شەقامەکان پۆلیسی هاتووی لێبێ، و هەروەها زیاتر گرنگیدان بە بواری ڕاگەاندن. وەک لێ پرسراوانی هاتوچۆی کەرکووک ڕایدەگەیەنن، هاتوچۆی کەرکووک خاوەنی 140 کارمەندی هاتوچۆیە لە کاتێکدا و ڕێژەیە پێویستی شارێکی گەوری وە کەرکووک پڕناکاتەوە و بەغداش بە هۆکاری سیاسی نایەوەیە کارمەندی نوێ بۆ هاتوچۆی کەرکووکدا بمەزرێنێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.